ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان میوانە. دکتۆر سڵاوت لێبێ و بەند باش سپاس بۆی ڕاستەخۆ لە پرۆگرامی بەند باش کوردستان لەگەڵمان بەشداری. دکتۆر دەمەوێت سەرەتا پرسیار یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم کە لە ڕووی زانستیەوە لە ڕووی پزیشکیەوە باسی گوچی لەمان بۆ بکە، باسی گرنگترین ئەرکەکانی گوچی لەمان بۆ بکە بە شێوازێکی گشتی. فەرموو. بەڵاو بۆ ئێوەی بەڕێز جەژنی قوربان لە ئێوەی بەڕێز و لە مسلمانان لە جەژنی تۆش پیرۆز بێ دکتۆرگیان. بۆ مەسلەی گورچیلەکان عزیزم، گورچیلەکان پێکات زۆر سپاس عزیزم. فبنسبة گورچیلەکان طبعا دوو گورچیلە هەر تاکێک دوو گورچیلە هەیە کەوتووەتە تەنیشت کە ئەم گورچیلە کاری با بڵێن پاڵاوگەیە کە پاڵاوگەکانیش بریتین لە هەر گورچیلێک ملیۆنێک پاڵاوگەیتیایە. فبۆیە زۆر کارێکی وردە ئینسان ناتوانێت ژیان هەڵکا بەبێ گورچیلەکان. فبۆیە هەمومان هەر ئینسانێک بیوێ بژیت ئەبێ گورچیلەکانی تەندروست بێت. فئەم گورچیلانە کارەکەی چییە؟ کاری ڕئیسی وتمان پاڵاوگەیە کەواتە ئەو ئاوی ئەخۆینەوە ژارەکان لەوێەوە ئەوەی کە زیادە بێتن مەسەن ئاوە زیادەکە لێوە فلتەرێ بێت و فڕدرێتە دەرەوە ژارەکان بە هەماشیەوە دەرمانە خۆین. کارێکی تری گورچیلەکان هۆرمۆنە بۆی ئەوانەی گورچیلەکان سستە بێتن سەیەکی خوێنان کەم بێتەوە لەبەر مادەیەک دەرەدا ئیرترۆپۆتین ڕاستەوخۆ تەئسیر لە مخەکاتن لە ئێسکەکە بۆی خوێن ڕێژەی خوێن ڕوڕەکە سوورەکان بەرزکاتەوە. کارێکی تری تەنزیمی زەختە واتە پاڵەپەستۆی زەخت ئەویش هۆرمۆنێک دەرەدا. کارێکی تری گورچیلە ڤیتامین دی لێ ئاکتیڤە بێت ئەویش بە ڕێژەیە کالیسیۆم تەنزیمی کالیسیۆمان بۆ ئەکات. بۆیە کاری سەرەکی گورچیلەکان پاڵاوگەیە. پاڵاوگە ئەم کارانەی هەیە ئەگەر بمانوێت بە تەندروستی ئەم پاڵاوگە بێرینەوە چی بکەین باشە؟ دکتۆر بێگومان دێمە سەرەوە بەڵام دەمەوێت باسی بەشەکانی گورچی لەم بۆ بکەی بەگشتی گورچی لە چەند بەشی سەرەکی پێک دێت باسی لە پاڵاوگەکان و بەشەکانی تری گورچی لەم بۆ بکەیت. بەڵێ عزیزم ئەو پاڵاوگەیە تر کە لێەوە ئەو مادانە دێتە خوارەوە لە ڕێگەی بۆ ڕێکەوە بۆ میزەڵاندا ئەبەزێ بۆ میزەڵاندا ئەبەزێتن لە میزەڵان وەکو مانەیە مەخزنێکە کە ئینسان تقریب 500 سیسیەک سیعی هەیە لە ئینسانی طبیعی لێوەش وەکە پڕە بێتن ئەو عازە ئەدا و بەتاڵی بێت لە ڕێگای بۆ ڕێکەوە بۆ دەرەوە. فئەمە یعنی بڵێن پێکاتی گورچیلەکە بەشی بانەوە کە پێکاتەوە لە گورچیلە و بۆ ڕێکەدا ئەبەزێ بۆ میزەڵان بەشی خوارەوەی میزەڵانە لەگەر ئەم بۆڕێی کە دەرەچێ پێڵەن ئەحلید. باشە دکتۆر دەمەوێت باسی دیارترین ئەو گرفتانە بکەین کە بەگشتی دووشی گورچیلێت. زۆرجار ئێمە ئاشناین با دروستبوونی بەرد هەروەها لم لە گورچیلەدا. دەمەوێت باسی ئەم دوو جۆرەم لە گرفت بۆ بکەی لە گورچیلەکانماندا بەرد و هەروەها لمی گورچیلە. عفوا بەرد و چیتر؟ بەرد و لم لە گورچیلەدا دکتۆر. بەڵێ عزیزم. فبرد طبعا يعني كتوشي بيته إنسان لحمو تمنيك ممكن سيادي خلق توشي أم بردي قرتي لبيتن لجياني تا أمينية زياتر برد بو درست بيتن. الريك طبعا أو مادة مينرالين بتايبتي كالسيوم سيهاشتا بينجي بردكان بيكاتكي كالسيوما زقلو أغزاليتو هني موادي ترهيا. طبعا ئەو مادانە کە زیادە بێت لەوێەوە فلتەرە بێت لە گورچیلەکانەوە دەرەدرێتن بەشێکی ئیمتساسە بێتەوە. ئەوانەی ناڕێکیان هەیە با بڵێن ئەم کالیسیۆمە تەڕەسوب بکات ئەنیشێتن یەکەم جار قومە طبعا دوایە بەسەرێکەوە کەڵەکە ئەبێتن ئەگەر ئینسانەکە با بڵێن ئەم مرۆڤ هەوریای خۆی نەبێتن بە شێوەیەکی ڕێک و پێک ئاو نەخواتن ئەمە سەبەر گەورە ئەبێتە بەرد. فبەردێک لە هۆکارانەیە بەڕاستی نەک هەر لێرە بە تایبەتی لە عالەمی ئیمڕۆ مثلا بەڕێژێکی زۆر ئەوانەی ئەخۆن ڕێژ خواردنەکان شێوەیان گۆڕاوە گەرمی زیاد بووە ئەوانە گشتی هۆکارن بۆیە بەڕێژەیەکی زیاتر بەردروست بێتن. باشە دکتۆر دەڵێ گەرمی زیاد بووە دەمە پرسم گەرمی چ کاریگەریەکی ڕاستەخۆیان ڕاستەخۆ هەیە بە دروستبوونی بەردوولم لە گورچیلەدا؟ بەڵای زمتوان دوو هۆکاری ڕئیسیە هەم خواردن هەم کەم ئاوی. گورچیلەکان طبعا پێکاتە وتمان پاڵاوگایە کاتێک بە ڕێژەیە گەرما زیادە بێ ئینسانەکە عرەقە ئەکاتن کەواتە ئاوەکە وونە بێ بویە بە تایبەتی لە هاوینان یان خەڵکێکی زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک ئاو ناخواتەوە کەسەیەکی ئەڵێ ڕەنگی میزەکەم زەردە تۆخە یعنی کەواتە تەڕەسوبات زیاد ڕوویداوە کەواتە ینی خەست بۆتەوە فبۆیە کاتێک خەستە بێتەوە
کەواتە زۆر بە ئاسانی ئەم کالیسیۆم لەگەر ئۆگزالێت بەسەرێکەوە و کەڵەکە ئەکاو ئەبێتە بەرد. باشە دکتۆر کاتە بەگشتی ئێمە سەر جیاوازبوون یاخود گۆڕانکاری لە ڕەنگی میزدا. دەپرسم یەکێک لە کارەکانی گورچی لە پاڵاوتنی ئاوی جەستەمانە. من دەپرسم هەندێک جار ئەو ئاوەی دەیخۆینەوە ئاوێکی چەند دروست نییە، ئاوێکی بڵین تا ڕادەیەک پیسە. شێوازی ئەو ئاو یاخود پاکی و ئاوێکی ئەمە دەیخۆینەوە تا چێنە لە دوور تا نزیک کاریگەریە بە دروستبوونی گرفت لە گورچلەدا بە تایبەتی لە لم و هەروەها بەردا. بەڵایزم خۆی زۆر لای خەڵگووە بە ئەڵێ ئاوەکەمان زۆر خراپە و لەو شوێنەوانە، بەڵام بەخۆی ئاو بیدایە تەرکیزان لەسەرەوە کرد ئاوی مقەتەر ممکن زۆر سوودی هەبێ. بەڵام ئێستا گەیشتە ئەو ڕادەی کە ڕێژەی ئاوەکە ینی میهمە. بۆ نمونە یەکێک ئەگەر ڕێژێکی کەم بخوا بە ئاوێکی مقەتەر بخوا، بەڵام ئەوەی تر دوو بەقەت ئاوی ماڵان نەخوا سەیەکی ئەو باشترە، ینی ئەو بە ڕێژێکی کەمتر تووشی هەوکردن و تووشی ڕمل و تووشی بەردی گورچیلەکانە بێ. بۆی ڕێژەی ئاوەکە زۆر دەوری هەیە لەگەڵ خواردنێکی زۆر مەسەلەن بە ڕێژەیە خوێ بخواتن. ئەویش یەک لەو هۆکارانەیە کە ممکن لە نەتیجەدا ڕمل دروستە بێت دوجا ئەبێ بەبەرد. ناڕاستەوە خۆ خێ دەوری هەیە کەەوە ئاکا کالیسیۆم کە فلتەرێ بێ لە کلیەکان جارێکی کە بم ینی ئیمتصاص بێتەوە، بەڵام خێکە لە ناو خێم بەرزە بێتەوە بە ڕێژێک وا ئاکاتن کالیسیۆمەکە نەمژێتەوە ینی نەچێتەوە خوێن جارێکی تەڕەسوبات زیاد بێتن. باشە دکتۆر، لە قسەکانتدا ئەماژت بە خۆراکیش کردکە یەکێکە لە هۆکارەکان بۆ دروستبوونی گرفتی بەردوولم لە گورچیلەدا. دەمێ بزانم دیارترین ئەو خۆراکانی کە دەبنە هۆکاری دروستبوونی لم لە گورچیلەدا ئەو خۆراکانە چین کە پێویستە بخورێن بۆی گورچیلێکی تەندروستمانە بێ، ئەو خۆراکانە چین پێویستە لی دوورکەوینەوە بە هەمان شێوە بۆی گورچیلێکی تەندروستمانە بێت. بەڵایزم لەبەتمان باسمان کردوتمان گرنگی ئاو زۆر دەوریە کاتی ئاوەکە ئەڕۆ بەسەر گورچیلەکەەوە فلتەریە کات، ینی ئەو ماوادانەیە کە زیادن زیان بەخشن زۆر بە ئاسانیدا ئەڤەزێتن. بەنسبەت خواردنەوە خێ لەو کارانەیە بەڕاستی ئێمە ئاوانەی بەردی ڕملیانەیە بەردی گورچیلیانەیە هەوکردیان زۆر جار ئامۆژگاریەکەی ئەڵێن با ڕەنگی میزەکەتان کاڵ بێ بووە کە کاڵ بێکەواتە بە ڕێژێکی باش ئەو گەشتۆتە سەر گورچیلەکان. خێش بەڕاستی ئینسان بۆ زانیاری گشتیە لە هەر سێ نەفەر کەوچکێک چای ئەواتێ، یعنی کەوچکێک چای کافیە بۆ سێ نەفر بۆ 24 ساعات ینی بۆ گشت خواردنەکان. ئەوەی تر زیادە بێتن یعنی ئەبێت زیان بەخشەوی بە گورچیلەکان. بۆیە خێ بەڕاستی ئامۆژگاریان کەم بە ڕێژێکی کەم خێ بەکاربیێن خواردنەکانی تر وەکو گۆشتی سوور بە ڕێژەیەک ئەوانەی خەلەلیانەیە بۆ نمونە ئەوانەی تووشی هەوکردن و یان بەردی گورچیلە ئەبن بە ڕێژێکی زۆر گۆشتی سوور نەخۆن. خواردنە غازیەکان بە هەمان شێوە ئەویش تەسیراتی ینی کاریگەریەکی خراپی هەیە بەسەر گورچیلەکانەوە. بۆیە باشترین شێت بەڕاستی میوە سەوزە یعنی ئاو خواردنێک بە ڕێژەیەک کە ڕەنگی میزەکەی کاڵ بێتن و ینی تر ئینسانەکە احتیمال ئەو مرۆڤە کارەکە لەبەر خۆرەیان کاتێک گەرمایە ئەبێ بە ڕێژێکی زیاتر بە ڕەنگی میزەکەی سنگی بەحەق بێتن بۆی کە بزانانی ئاوی خواردویانە زۆر جارە ئەڵێ دکتۆر ئاوم زۆر خواردویان ئەڵێ بەڕاستی نەخۆشی وامان هەیە پێم سەیرمێ ئەڵێ تااقەتم نیە ئاو بخۆم زوو هەڵستم بۆ میزکردن با بگێ ئەڵم ئایا سەحەتت لا گرنگترە ئەی زمیان ئۆتا تۆ لەبەرەوەی کە لە خەو هەڵسی و نەچی میزەکەت بکەیت بۆیە بەڕاستی ئەمە غەڵەت تێگەیشتنێکە ئەبێ ئەم دەستەواژە ڕاستکەینەوە ئایزم یانێ گەبمانەیە بە شێوەیەکی تەندروست بژین ئەبێ بە ڕێژێکی باش ئاو بخۆینەوە خوێ کەم کەینەوە گرنگی بە سەوزە میوە بدەین و بە ڕێژەی خواردنی شوێرخێ گۆشتی سوور کەم کەینەوە بە تایبەتی ئەوانەی گورچیلەکانیان با بڵێن نەخۆشن یان ڕملیان هەیەیان بەردروستەکەنەوە. باش دکتۆر، باسی خواردنەوە کحولەکانمان بۆ بکات چه پەیوەندیکی هەیە بە گرفت لە گورچیلەکانماندا؟ خواردنە کوهولیەکان بە هەمان شێوە هەرتر ئەگەر بەڕاستی زۆر جاروایەت پێڵم باش ئەگەر ئەم غازەی لێ بەتاڵکەیت ئەتوانی بەکاری بێنیت نەخێر ناتوانێت کەواتە شەکرە ڕێژەیەکی زۆر شەکر و ینی غازیەکەیە بۆیە ئەم ماوەدانە کە زیادە بێ ئەچێ بۆ سەر ینی گورچیلەکان ئەکیید بە ینی ئەم فلتەرە ماندوو ئەەکەی باشتر لە ژیان ئینسان ئەگەر لە بە ئاسایی وەریگرێتن فلتەرێکیە بێ ماوادی خراپی بۆ بنێری مەسن لە شرکتێکە لە پاڵاوگەیەکە ماوادەکان بە ڕێژەیەکی ڕێک و پێک بۆی نەنێری گومانیتانە ئەو مادانە زیانی ئەبێتن بۆ ئەم کەسە بۆیە خواردنە کوولەکان دایم ئامۆژگاریان کە حتا ئێستا
لە 2019 ئەڵێن چی لالی سوکە واتە نابۆ خواردنی شەکر کە ئەبێتە سەر تەغذیەی خواردنی سەرەتانیەکانی شەکە یعنی خانە سەرەتانەکان لە ڕێگەی شەکرەوە گەشە ئەکەن فبۆیە بەڕاستی شەکر یعنی زۆر زۆر زیانی هەیە خواردنە کولیەکانیش بە ڕێژەیەکی زۆر شەکراوە. باشە دکتۆر لە پاڵەمەدا هەندێک جار گوێبیستی ئەوە بووین کە ئەو کەسانی کە بەردی گورچیلەیان هەیە پەنا دەبنە بەر خواردنەوە کحولەکان بۆ ئەوەی زیاتر میس بکەن و زووتر ڕزگاریان بێ لەو بەردا ئەمە تا چۆنێ دروستە تا چۆنێ ناچەند دروستە. نعزم ئەم دەستەواژەش غەڵەتە بەس بەخۆی باشترین شێدەوەی ئاو بەکاربێن تەمان کاتێک کە ئاوی بەکارهێنا ئەو ئاوە ئەچێت بۆ سەر گورچیلەکان فلتەرە بێ بە ڕێژێکی بازەختەکە یعنی بۆیە ئەمە جوانیە زۆر جاروواهەیە نەخۆش بەکرێت لە کوردەواری خۆشمان ئەڵێ کەرەویز و ئاوی کەرەویز و نازم کۆمەڵێک شت هەیە من هەموو ئەڵێم زۆر ئاساییە ئەتوانن بەکاری بێنن ئەوە ڕێژەیەکی باش کە تو ئاوە خۆیتەوە لەگەڵی تەمان بەو شێوەیە تەسیراتی خۆی هەیە بەڵام ئەگە بچی بڵێ ئەلکولیەکانی ئەم قووەت تاقانە هەیە کۆمەڵێک لەم خواردنە ئەلکوهولیەکانیان خواردنی تر ئەنی ئەم غازیەکان بەڕاستی خەڵک زۆر زۆر ئەمڕۆ بەکاریێنێتن بە شێوەیەکی ناتەندروست. کەواتە دکتۆر چ ڕێژەیەک خواردنەوەی ئاو گونجاوە بۆ ئەوەی گورچیلەکانمان تووشی ئەم گرفتانە نەبن کە ئێمە ئێستا باسمان کرد. بەڵازم چ ڕێژەیەک تەمان ڕێژەیەک بە حدێک با بخۆی نەخۆشەکە بڕیار بات مەم زۆر جاریا کەسەکە بڕیار با سنگی مەحەق ڕەنگی میزەکەی بیازم ڕەنگی میزەکەی زەردێکی تۆخ نەبێت یعنی ڕێژەی ئاوەکە 8 گلاس 12 گلاس بەو شێوە نیە تەمان ئەگۆڕێ لە کەسێک بۆ کەسێک لە کەسی وا هەیە عرەقە زۆرەکات لە کەش و هەوای گەرم تەوان ئەگۆڕێن ئەوە نییە ستاندەرد بە شێوەیەک بڵێ تۆ 8 گلاس بخۆ تەواو کەواتە بەڕ سەنگی مەحەق ڕەنگی میزەکەی کاڵ بێتن زەردێکی تۆخ نەبێ شەوان ئەچێتە سەر جێگا دو محەتەی کە ئەچێ بخوێتن ئەگەر بتوانێت گڵاسی ئاو 2 گلاس ئاو بەکاربێنێتن بۆیش بەیانی کە هەز خەبەریە بێتەوە ڕێژێکی باش لە میزی پێبێتن و زۆر جار ئامۆژگاری بەڕاستی نەخۆشەکان مەکەم بە تایبەتی ئەڵم ئاوەکە باسار نەبێ بەڕاستی بەس لە وڵاتی ئێمە ئەل ئاوی کەلەتە زێن من پێم سەیرە ئاوی ئەو ئاوە ساردەی کە ئەخۆینەوە تەوان بە دوو شێوە تەسیراتی هەیە یەکەم ئەوەیە تێرمانەکە ینی ناتوانین هیچتر ئاو بخۆینەوە یعنی تەواو ئیکتیفاءەکە بە نیو گلاس بە گڵاسی ئاو بەڵام ئەگە ئاوێکی مامناوەن بخوا با بڵێن یان گەرم بێت هەز بە ئەوە ناکە کەتر هەر حەزەکە ئاو زیاتر بخواتەوە دووەمیشیان ئەو ئاوە ساردە تەمان لە سوورێنسکە و تا مەعیدەکە تووشی تەقەڵساتەکە تووشی گریژبوونەوە ئەکات جارێکی تر مەعیدە ئەبێ ماندوو بەسەر ئەوە تا کە گەرمەکات و ئینجا بمژێ فبۆیە ئەمە دایم ئامۆژگاریەکەن ئاوی سار بەکارمێنن یعنی بە ئەحتر تۆزەوەتی ینی مەیلی هەبێتن بەڵام بە شێوەیەک سارد نەبێ کە نەتوانێت لە گڵاسی ئاو زیاتر بخواتەوە. باشە دکتۆر باسی هەوکردنمان بۆ بکەن لە گورچیلەدا گورچیلە لە چ کاتێکدا هەو دەکات بۆچی ئیلتیهابات دەکات ئەم گورچیلە ئەو نیشانانە چینکە لە کتاکێکدا دەردەکەوێت لە کاتی توشبوون بە هەوکردن و ئیلتیهابات لە گورچیلەکانیدا. طبعا هەوکردن هۆکاری هەیە کە تەوان تۆ پاڵاوگەی ئەگەر بە شێوەیەکی ڕێکوبێک فلتەر نەبێتن لەوێەوە یان ئۆتە پێشی گورچیلەکان گیرای بێتن بە تایبەتی لە مناڵ مەسن ئەبێت جاروهای میزەکە لە میزڵان سەرەکەوێتەوە بۆ گورچیلەکان یان ئۆتە لە ڕێڕەوی گورچیلەکەدا ئەبەزێ بۆ میزڵان سیرەکەی بەتاڵ نابێ خەلەلێکی ولادی هەیە ئەوە لە مناڵان یان لە تەمەنی گەورەتر بەردابەزیوە بەرچەیەکەی پێشی گرتو نالی وەکو ئەگەر ئەنی بیش و پێێنین بە ئاوێک کە نەتوانێت خۆی پاکاتەوە تاوان باشترین شت ئەوەیە کە ڕێگاکە ئەگەر کرابێتەوە دابەزێتن ئاوەکە خۆی فلتەرکە خۆی پاکاتەوە فبۆی ئەو هۆکارانە بەڕاستی چ هۆکاری خڵقەتی ویلادی لە مناڵان چ بە تایبەتی لە تەمەنێکی گەورەتر یعنی پێشی گیراوە بەردابەزیەوە یان هۆکاری خاستن لە تەمەنی گەورەتر با بڵێن لە لەوانی 6 ساڵن پرۆستاتیان مەسائل مشکلی پرۆستاتیان یان بۆ ڕێکیان تەسب بۆتەوە کە میزەکە ئەمینێتەوە و بە تایبەتتر لەوانەیە کە بە ڕێژێکی کەم ئاو ئەخۆنەوە یعنی ڕەنگی میزەکان زۆر تۆخە ئەوانە ممکن زیاتر مەعڕەز بن یان خەڵکانێک شەکرەی هەیە ئەوەی ژێک لە هۆکارەکانە مەسەلەن تووشی حاڵەتی هەوکردنی گورچی لە بێتن. دکتۆر واتە ئەگەر کەسێک خۆی ئاسایی گورچیلی بەردی هەبێت ئەم بەردە ئەبێتەوەی هەوکردن لە گورچیلەکەدا واتە ئەگەری هەوکردن زیاتر دەکە ئەم بەردە؟
بێگومان ئەزم یعنی بەردەکە زۆر جارە ناوکی بەردەکە پێکاتی ناوکەکەی بەکتریایە با بڵێن جرتون ئیلتیهاباتە فبۆ یەک لە هۆکارانێک کە ئیلتیهاب ئەگەڕێتەوە بە بەردەوامی ئێمە ئەبێ بە دوواداچوون بکەین کەسەی نەخۆشە ئەکەین مەسەنە فەحسی بۆ ئەنێرین ئەبێ بە دوواداچوونی بۆ بکەین بزانین بالفعل بەردی هەیە یەک لە هۆکارانێک کە ئەگەڕێتەوە زوو زوو ئیلتیهابەکەی بۆ ئەگەڕێتەوە بەردە لە ڕێڕەوەکەی جا ئەو ڕێڕەوە چ لە گورچیلەکان بێت چ دابەزی بێتە بۆ ڕێکەیان لە میزەڵدانی بێتن بەڵێ هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونەوەی جارێکی تر هەوکردنەکەسەیەکی هەوکردنەکە تەواو نابێت چارەسەریەکەی بەڵام بە ماوەتی کورت هەیسان هەوکردنەکە ڕوو ئەداتەوە. باشە دکتۆر هەندێک جار ئەو بەردت دادەبەزێت تا بۆڕی میزکردنەکە ئەمە شوا دەکات لایەک لە گورچیلەکەت بە ئاوسێت لە لێرەدا و ئاوسانە چۆن چارەسەر دەکرێت چۆن بتوانرێ مامەڵەی لەگەڵدا بکرێت ئەو کەسێک کە توش ئەم حاڵەتە دەبێت چ نیشانەیەکی تێدا دەردەکەوێت. باش عزیزم بەنسبەتەوەن ئەگە بەردەکەدا ئەبەزێ لە بۆڕی تۆ لە کاتێک لە بۆڕەکەدا دەوەستێت دکتۆر دەمەوێت ئەوە ڕوونکەمەوە ئەگەر ڕێڕەوی نەگرتوێ نەخۆشەکە زۆر جاروا بەڵێ عزیزم کاتێک کە دێتە خوارە دێتە دەرچەکەی لە قوڕگی کلیە لە بۆڕێکە جا لە ناوەڕاستی بێ یان لە هەر شوێنێک بێتن نەخۆشەکە هەست بە ئازارەکات هەست بە ئازارێکی ینی ئەخولێتەوە دڵی هەڵەچێ زۆر جاروا هەیە نەخۆشەکە سەیەکەی تایلی ئەبێتن ڕشانەوە ڕوو ئەداتن ناڕێکی لە میزەکەی ڕوئەدا میزەکەی ئەگزێتەوە یان ڕەنگی میزەکەی سوورە بێ خوێنی تا ئەبێتن زوو میزەکاتن فبۆی ئەوانە هۆکارن نەخۆشی واشمان هەیە بە سەراحەتەن یعنی سەیەکە هیچ هۆکارێک نەبووە بۆ بەردەکە دابەزیوەتە بۆ ڕێکەی هەستی وا بە ئازار نەکردووە بە چەند مانگێک بۆ ڕێکەی تەواو قەپات کردووە ئەگەر بێ ئەو بەردە بە یەکسەر دابەزی بە بۆ ڕێکە ئەم میزە پەنگی ئەخواردەوە بە گورچیلەکان هەستی بە ئازارە کرد بەڵام نەخۆشی وامان هەیە لەسەر 4 ملیم نەخۆش خۆم بووە 4 ملیم بەرداوەزە بۆ ڕێکەی کەچی گورچیلەکەی لە دەستداوە بە تەواوەتی بۆ دەڵێ ڕۆژی هەستم بە ئازار نەکردووە. باشە دکتۆر کەواتە ئەگەر بۆ نمونە کەسێک خۆی بەردی هەبێت هەست بە ئازاریش نکات تا چنە گرنگە پشکنین ئەنجام بدا بۆی دڵنیا بێت لە تەندروستی گورچیلەی هەروەهام بەگشتی باست لەوە کرد تا لێ هاتن و هەندێک حاڵەتی ترکە نیشانەیە بۆ ئەوەی کە گورچیلەت ئاوساوە یاخود لەو بابەتە دەپرسم دیارترین نیشانەکان بەگشتی چۆن هەندێک جار کەسانێکان ڕەنگی جەستەیان دەگۆڕێت تقریبەن مەی لەو شین دەبنەوە هەندێک جار هەیە بەشێکی جەستیان زۆر بە دیاری زۆر بە زەقی دەئاوسێ بەشێکی جەستیان تا چنە پەیوەندیە بە ئازارەکانی گورچیلە و گرفتەکانیەوە. بەڵێ بەنسبەت تەڵان ئەگە بگەڕێنەوە بۆ پاڵاوگەکە باسی چەند خاڵێکت کرد لێک لەوانە هەڵاوسان مەسەلەن سەیەکی نەخۆشەکە گیانی هەڵاوسێ قاتی هەڵاوسێ بەرچاوی هەڵاوسێتن پێلوی چاوەکانی هەستەیەکی بەشێ بە هەستەکە ئەڵێ دەموچاوم ئەستور بووە هەست بە بێتاقەتێکە ناڕەحەتە ئەوانە ممکنە علامەتانە هەناسەی تەنگە بێتن خەوی تێکەچێتن ڕەنگی پێستەکەی وشکە بێتن یان خوریشتی ئەبێتن خۆی ئەخورێن ئەوانە هەموو ممکن ئەوانە هۆکاری گورچیلەکان سزبوونی گورچیلەکان بێتن یان لەوانەی فلتەرەکان تێک چۆ بە شێوەیەک پرۆتیندا ئەبەزێتە میزەکەی یان ئەگەر هۆکاری هەوکردن بێتن بە هەمان شێوە عین هەوکردنەکە تەسیر لەسەر گورچیلەکانەکە گورچیلەکان تێکەدا کە گورچیلەکان تێک چوو بە شێوەیەکی ڕێک و پێک ئەم ئاوەی کە ئەخۆینەوە نەیتوانی فلتەریکە و لەو ڕێەوە دەربچێتەوە تەمان ئەو ئاوە زیاد دەبێت لە جەستا بەوەش نەخۆشەکە هەست بە زیادی ئاوەکالێکی لە جەستەی چاوی ئەستورە بێ دەم و چاوی ئەستورە بێ قاتی ئەستورە بێتن. باشە دکتۆر جیاواز لە بەرد و ئیلتیابکردن یا خۆزەوکردن و هەروەها لم لە گورچیلەدا باسمان کرد دیارترین ئەو نەخۆشیە بەربڵاوانە چینکە تووشی گورچیلەکانمان دەبن و دەبێتە هۆی توشبوونی گرفت و هەروەها ئازار و نیشانەکان بەگشتی. لازم طبعا ئەوە گەڕێتەوە بۆ دوو بەش لە مناڵی کە خڵقەتی ولادی تەواو نییە مناڵەکە سێرەکە ئیتر گورچیلەکە خودی گورچیلەکە دروستنەوە یان گورچیلەکان بەرز نەبووتەوە یان ئەوانەی کە جارهای گورچیلەکان بەسەریەکەوە بۆڕێکانی دوو بۆڕیدا ئەبزێت بۆ میزەڵان بۆڕێک یان مەسەلەن میز ئەچێتەوە بانەوە یان لە ڕێژەی میز ڕێڕەوەکەی بەردیە حتا لە مناڵانیش
یان جاری وا هەیە لە ڕێژ لە دەرەوە یان مثلا بۆ ڕێکەدا ئەبەزێ بۆ ڕێ ئەحلیل بۆ ڕێ میزی لەوێ تەسکە ئەو میزە پەنگە خواتەوە فبۆی ئەو هۆکارانە هۆکاری خڵقەتی ولادینە و ئەبێ بە دوای چارەسەری بگەڕێ ینی بە دوای تەشخیصی کەیت و دوجە چارەسەری کەی هۆکارێکی ترکە لە تەمەنی گەورەتر ڕوئەدا زیاتر ئەو کارانەی بەرد بە شێوەیەکی بەربەڵاو ئێستا لەگەر با بڵێن لەم سەردەمەی نوێیە بەرد بە ڕێژەیەکی زۆر دروست بووە لە خەڵکانێکی زۆر احتیمال لە زۆر جار نەخۆشمانەوەی حسەیەکی هەستی پێ نەکردووە بۆیە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەگەر بێ چێکەپی خۆی کەیان ژانێکی زۆرێ بێتن خۆی ئیهمال نەکە یان ئەوانەی ممکن ڕووباتن میزی ئەبێتە خوێن بەڕاستی من زۆر ئاماژاریە خۆشەکانەکەم باخوایان ئیهمال نەکەن عیزم لە هەموو سلکێکەمە با بەردیشی هەبێتن کاتێک ڕەنگی میزەکەی ئەگۆڕە نەخۆشوامەوە بەردی هەبوو هەروەی زانیوە ڕەنگی میزەکەی سوور بووە ئیتر هۆکاری بەردەکە بووە کەسەیەکی دوجە فەحسی بۆ ئەەکەین سەرەتانی هەیە شێرپەنجە مەسەن زیاتر لە 10 سانتیمی هەبووە لە گورچیلەی یعنی خلالی 2-3 ساڵە بێ ئەم شێرپەنجەی هەبووە هەستی پێ نەکردووە جاروا هەیە ون بووە ئەوەی زانیوە هەر بەردەکەی دا بەزیوە ژانێکی بۆی کردووە یان ئەوتە میزەکەی بۆتە خوێن بۆیە کاتێک میزەکەی ئەبێتە خوێن کاتێک ناڕێکی لەم سیستەمە ڕوئەدا شێوەی میزی ئەگۆڕێ میزەکەی ئەکزێتەوە هەستەکە قەبرغەی ژانەکاتن یان بەرمی زەڵانی ژانەکاتن بێ بەلای کەمجارێک چێکئەپ بکاتن ئەیزم ئەگەر ڕەنگی میزەکەی گۆڕا سوورێکی ئاو خوێنی بۆ خوێنی تیاب نەک بە فەحسی با بڵێن بە فەحسی میزەکەی بۆ ئەنجام بێ احتیمال لە 140 ئەم نەخۆشە هۆکارێکی هەبێت لەو ڕێڕەوە ناڕێکێکی هەبێتن بۆی ئەبێ بە دوای ناڕێکەکە بگەڕێت تا بتوانیت لە سەرەتادا چارەسەری بکەیت باشڕکەواتە دکتۆر دەمەوێت پرسیاری ناونیشانی سەرەکی چاوەڕەکەمان بکەم چۆن بزانین کە گورچیلەکانمان چەند دروستە چی نیشانەیەک وامان لێ دەکات کە بزانین گورچیلەکانمان چەند دروستە هەروەها دیارترین ئەو ڕێگە باوانەی کەوامان لێ دەکات گورچیلەکانمان بە تەندروستی بپارێزین چییە؟ بەڵێزم بەنسبەت تەمەری یەکەم تاڵان ئەوە ئەبێت بە دوو بەشەوە بەشێک کە ڕاستەوخۆ عیلاقەی بە دایک و باوکەوەیە کاتێک مناڵەکەیان خۆ مناڵە کاتێک لەدایە زۆر جاروای کاتێک سیرەکەی چۆن بزانین میزێکە میزێکی ئاساییە هەز ناکە بەڵام سەیەکی جاروای دایکە ئەڵە کە میزەکە مناڵەکەم ئەگرێت یان تایەکی هەیە نازان سەرچاوی تایەکەی لەکوێیە یان سەیەکی مناڵەکەی گەشە ناکاتن بۆیە ئەگە مناڵەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک گەشەی کرد کاتێک کە میزەکات خۆی نەگوشی و نەگریا زوو ممکن تا ڕوونەداتن خواردنی باش بێت دڵ هەڵچوون و ڕەشانەوەی نەبێتە ممکن یەک لە هۆکارانە گورچی لەبێ بۆیە کاتێک ئەوانە ڕوونادات پێمان ئەڵێ لەوانەیە گورچیلەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک ئیشەکاتن حتا ڕەنگی میزەکەی لە مناڵانسەیەکی ئەڵە وەکو شیری لە هاتووە هەستەکەم بۆ نییە کاتێکەواتە میز بۆنینە بە شێوەیەکی ڕێکوپێک مناڵەکە کاتێ میزەکە ناگیرێتن گەشەی باشە زوو تووشی تا نابێتن لەبەرەوە مناڵە ناتوانێت ئێمە ئەلێرە ئەبێ دایک و باوکە بڕیار بین لەوان هیستری وەرەگرین ئایا مناڵەکەتان چۆن ئەو مناڵە ناتوانێت بڵێ قەبرغەم ژانەکە یان میزەکەم ئەەکەم ژانەکە یان ڕەنگی میزەکەم گۆڕاوە بۆیە دایک و باوکە ئەبێ ورتر بن باشە ئەیزم ئەوە بەنسبەت مناڵان کە کاتێک ئەم شتانە نییە گەشەی باشە ڕەنگی میزی باشە میزەکە ناگیرێتن کەواتە بێگومان ئەوە گورچیلەی بە شێوەیەکی سەریری ئەڵێن ئەمە شتێکی باشە بەڵام بۆ تەمەنێکی گەورەتر کاتێ ژانی نییە ڕەنگی میزەکەی خوێن نییە میزەکەی بە ناڕەحەتی ناکات قەتع نابێتن ینی تا نایگرێتن بە شێوەیە کە تا و قەبرغەی بێشێتن و میزی ناڕەحەت بێ کاتێ هیچ لەوانە ڕوونادا ڕەنگی میزەکەی باشە ئەتوانین بڵێن ڕەنگیشی خۆشە با بڵێن ڕەنگی نەگۆڕاوە بێتاقەت نییە کە ئەڕوا ماندوو نابێتن خەوی باشە یعنی حتا ڕەنگی پێستەکەی وشکنەوە ڕەنگی ئەوانە هەمووی ئەتوانین بڕیار بێن بڵێ هیچ لەم کاتێک هیچ لەم شتانە ڕوونادا کەواتە گورچیلەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک ئیشەکاتن جگەلەوەی کە ئەبێ جاروایە هی ئەگەر ئەم شتانە علامەتانە هەبوو ئەبێ فەحسی سەریری بۆ وێنیان کەم خوێنیە جاروایە بە کەم خوێنی بۆ دێ لەبەروتمان یەک لە هۆرمۆنەکان کە گورچی لە دەریەداتن عیلاقی هەیە بە خوێنەوە بۆیە کاتە هیچ لەو شتانە ڕوونادە دەموچاوی ناپەنمێتن بێتاقەت نییە خەوی باشە کە ئەڕواماندوو نابێتن ئەوانە هەموو علامەتن کە بتوانین بڕیار بین ئایا گورچیلەکانی باشن یان نە باشە دکتۆر دیارترین چارەسەرەکان چییە بۆ گورچیلەکان ئەنجام بدرێت لە چه حاڵەتێکدا پێویستی بە نەشتەرگەریەوە بەڵگیان فەرموو بەڵێ عزیزم بەنسبەت لە چه حاڵەتێک
پێویستی بە نەشتەرگەریە یاننا طبعا ئەوش ئەبێ بگەڕێنەوە بیکەن بە دوو بەشەوە باش عیزەکەم چۆن بەس ئەگەر مناڵەکە وتمان ناڕێکی هەبوو ئەبێ فەحسی بۆ بکەین و سۆنەری بۆ بکەین زۆر جارە پێویستی بە تیشکەیە ئەشعی تیشکی بۆ بکەین ئایا بزانین میزەکە ئەچێتەوە بانەوە ئایا بزانین بۆ ڕێکەی گیراوە لە قورجی کلێە ئایا کلێ ناڕێکی هەیە یان کلێکە سەر نەکەوتووە بۆیە ئەبێ بە دوای هۆکارەکەی بگەڕێن بزانین ئایا ناڕێکی هەیە ئەگەر ناڕێکی هەیە خاستن بە تایبەتی لە مناڵان دوو هۆکار هەنا یاوەتە قورجی میزڵانیان تەسک بۆتەوە ئەو کاتە لە ڕێگای نەشتەرگەری و ئەتوانین تەجمیل حەوض الکلێ بۆ کەواتە بە شێوەیەک بیکەینەوە بۆ ڕێکە یان ئەوتەم جار وایە میزەکەی ئەچێتە بانەوە کە ئەم تەمەنەوەش بە دەرەجاتی هەیە لە دەرەجە 1 و 2 ئەگەر ئەتوانین ڕێگەی چارەسەری بە ڕێگەی دەرمانەوە تا بخۆی کەمێک گەورە ئەبێ مناڵەکە سەیەکی 185 چاکە بێ فبۆیە ئەگەر هەر ناڕێکێک هەبوو لە سیستەمەکە لەوەی کە ئاوەکە ینی ئەو میزە بە شێوەیەکی ڕێکوپێک بێتە خوارەوە ئەگەر ئەم خلقەتێت با بڵێن بۆت ڕاست کردەوە ئەو کاتە بێگومان بە شێوەیەکی ڕێکوپێک گورچیلەکەی ئیشەکاتن ئەوە لە خلقەتی ولادی کە ئەو شتان هەبوو حاڵەتێکی تر سەیەکی ئەگەر بەردی هەیە کە توتمان زۆر باوە باشە عیزەکەم ئەگەر بەردی هەیە بزانین بەرد لە گورچیلەکەی دابەزیوەتە بۆ ڕێکە زۆر جاروا هەیە ئەتوانین لە ڕێگەی چارەسەری بۆ بکەین دەرمانی بینێ هەوکردنەکە کەمکەینەوە تا ئەو کاتێک کە پێویست دەکا خەتوای دواتر احتیمالە پێویستکە بە نەشتەرگەریە لە ڕێگەی نازۆرەوە یان پێنوورەوە یان لە ڕێگەی ئێستا کە زۆر باوە لە ڕێگەی نازۆر ئەتوانی مەسەرن بەردەکەی بۆ لابێت یان ئەوتە تەسک بۆتەوە بۆی فراوانکەی فبووی ئەو کە حاڵەتانیان هەوکردنەکەی هەیە سەرچاوی هەوکردنەکە سەیەکەی بەردە کاتە بەردەکە لابریان کاتێک بۆ ڕێکەی تەسک بۆتەوە بەڵێکی ڕێکوپێک میزەکەی فلتەرێ بێتن دێتە خوارەوە دەرەچێ بۆ دەرەوە ئەو کاتە بێگومان ینی ئەم حاڵەتە کەمتر ئەگەڕێتەوە. بەڵێ دکتۆر سەراد ڕەشید سپۆری نەشتەرگەری گوچیلە و کۆئەندامی مزەڕۆ سپاس بۆی لە پرۆگرامی بیان باش کوردستان ڕاستەخۆ لەگەڵمان بەشدار بووی دکتۆر خۆشەویستانم شوێنێکی زۆر کورتۆر دەگرم و دواتر لە پرۆگرامی بیان باش کوردستان لەگەڵتان بەردەوام.